باش تماشاوان نجام بریارا سربخوی پارێزگەها صلاح الدین دن هذا او کاریگەریە نوێ گەلو بریارە کو ڕۆژە پێنجشەمبیە جڤاتە پارێزگەها صلاح الدین دوو لەسەر سێ ئەندامên vê civatê deng بۆ سربەخۆبوونا پارێزگەیەخە وەکو ئیدارەدا di çarçova Iraqekê hevgirtî da gelo ev dê çand bandorî hebe li ser deverên cihêna kokî li ser an ku deverên veqetkeyê di demekê da ku dohjîk parêzgarên Musilê wiha daxuyekirin ku ger hawlatiyên Musilê biryarê bidin ew jîk wê parêzgehê bikene parêzgehekî serbixwe îro jîk embar û berî çandekê jîk çûna Serokê Herêma Kurdistanê bû bajara Kerkûkê ew yek azaran gel xerkê Kerkûkê eger biryara serbixwebûna parêzgeha xwe jî bidin ew ê dibe pesend bikin. Gelo eveta çand bandorya ya narînî heye li ser deverên cihêna kokî li ser ku ev devere di çarçovê madde 140 da ya destûrê herdemiya Iraqê heyan hajîk ev devere kêşawan nehatiye çareserkirin. Gelo di çarçovê van bi serbixwebûna van parêzgehan da bi taybetî Salah Eddîn ku beşeke deverên veqetiyayî yên Kurdan di çarçovê vê parêzgehan eke bî herêmeke serbixwe di çarçovê vê herêmê serbixwe da an ku vê parêzgeha serbixwe da heya çandê ev teqîdatên hember hatina van devera bi ser Herêma Kurdistanê pêtir dibin. Piştî vê navberê li ser vî babetî çavariya wergirtina serincên we me. Digel min dabin. دوباره سلامتان به برادران توریم رومان به ناونیشانی بریاری سربخوی پارێزگای صلاح الدین چارەنووسی ناوچە جێناکۆکیەکان ڕۆژی پێنجشەممە ئەنجومەنی پارێزگای صلاح الدین بەکۆی دوو لەسەر سێی ئەندامەکانی دەنگ بۆەوەدا کە پارێزگای صلاح الدین وەکو پارێزگایەکی سربەخۆ لە ڕووی ئیداریەوە لە چارچۆوەیەکی عێراقی گرتووم بریار درا بەڵام ئەمە بەس نییە لە ڕووی یاساییەوە دەبێت خەڵکی ئەم پارێزگایش لە سایە 5 زایتێک 50 زایتێک دەنگ بوو بدەن لە دەنگ بۆ سربەخۆی ناوچەکەیان بدەن. ئایا بریاری سربەخۆی صلاح الدین لە کاتێکە کە لە پارێزگای مووسڵیش دوێنێ ئاسیل نوجێفی پارێزگاری مووسڵ ئەوەی دەرکاند کە ئەگەر هاتو خەڵکی شاری مووسڵ هاوڵاتیانی شاری مووسڵ دەنگ بەوە بدەن کە ئەوانیش ئامادەن وەکو هەرێمێکی سربەخۆ لە چارچە عێراقدا ئەمڕۆژ ئەمبار دەکاتێک ئەم بە تایبەتی صلاح الدین و مووسڵ کە زۆر ناوچەی هەرێمی کوردستان کە بە ناوچەی جێنەکۆیەکان بەناوەکرێت لە چارچەی ئەم پارێزگاکاندانە و لە چارچەی مادەی 140 تا ئێستا نەیانتوانیوە ئەم کێشانە چارەسەر بکە کە لە چارچەی ئەم مادەیە کە لە مادەیەکی دەستوری هەردەمی عێراق میکانیزمی چونیەتی چارەسەرکردنی ناوچە جێنەکۆیەکان هەیە بەڵام ئەگەر بێت و ئەم ناوچەنە بکەونە چارچەوەی ئەم پارێزگانە کە وەکو هەرێمی سەربەخۆ ڕاگەێنرێ تا چەند کاریگەری هەیە بۆ سەر ناوچە جێنەکۆکیەکان تاقیدات چیە لەسەرمە بۆ ئەمە ئێوەتوانن سەرنجون تێبینیەکانی خۆتان نیشان بدەن یەکیان پەیوەندیشمان دکتۆر ئەمین عەزیز جەواد جێگیری پارێزگاری صلاح الدین لەسەر هێلی پەیوەندیە ئەم کاتەوە باش دکتۆر ئەم کاتێکتان باش برای بەڕێزم بریاری ئەنجومەنی پارێزگای صلاح الدین لە ڕۆژی پێنجشەممە کاریگەریەکانی بەتایبەت لەسەر ناوچە جێنەکۆکیەکان و بۆ کورد پرسی کورد لەو ناوچانە بەڵێ ئێمە وەکو جهەتی کوردی وەکو کوتلەی کوردستانی لە پارێزگای صلاح الدیندا کە بەشدارین لە پارێزگای صلاح الدیندا کاتێک باسی ئەم مەوزوعە کرا پێش چەند مانگێک لەمەوبەر ئێمە مراجعەی هەموو قیاداتی سیاسی کوردمان کرد پەیوەندیمان کرد بە قیاداتی سیاسی کوردەوە دەربارەی ئەم مەوزوعە ڕەئیمان چی بێت ئەگەر هاتوو مەوزوعەکە طرح کرا ئەوان پێیان باش بوو کە ئەگەر هاتوو ئەقلیمێک دروست بێت وەکو ئەقلیمی صلاح الدین ئێمە پاڵپشتی لەو قەرارە بکەین و ڕەئی خۆمانی لەسەر بدەین بەڵام ئێمە لە ڕاستیە ڕەئی خۆمان هەیە بەرامبەر ئەو مەوزوعە چونکە شاری خورماتوو یەکە شارە یەکە قەزایە لە ناو پارێزگای صلاح الدیندا کە کوردنشینە و یەکێکە لەو جێگایانەی کە کێشەی لەسەرە مادەی 140 شملی ئەم منطقەیە ئەکات ئایا ئەگەر هاتوو کوردستان ئەگەر صلاح الدین بوو بە هەرێمێکی سەربەخۆ یا هەرێمێکی ئیداری و ئابووری وەزعی خورماتوو چۆن ئەبێت لە ڕاستیدا خورماتوو تاکو ئێستا ڕاستە مادەی 140 شملی کردووە بەڵام تاکو ئێستا لەسەر پارێزگای صلاح الدینە ئێمە مەسیرمان ئێستا حالیان لەگەڵ صلاح الدیندایە لە هەموو ڕوویەکەوە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکاندا لە هەڵبژاردننی ئەنجومەنی قەزا و ناحیەکاندا لە ئەنجومەنی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا لە هەموو حاڵەتێکە ئێمە قایمەی خۆمان هەیە قایمەی کوردی بەڵام لەگەڵ صلاح الدیندا دابێت تاکو مادەی 140 جێبەجێ نەکرێ ئێمە مەسیرمان لەگەڵ صلاح الدیندا بەڵام ئەم بڕیارە دکتۆر ئەم بڕیارەی کە دراوە بۆ سەربەخۆی ئیداری ئەم پارێزگای ئەمە تا چەند لە بەرجەمەندی ناوچە جێنەکۆکیەکان بە تایبەتی ئەو ناوچەنەی تۆڵێ وەکو ناوچە کوردنشینەکاندایە
ئێمە بەڕێی ئێمە لە صالحی ئێمەدایە لە صالحی جێگا ئێمەدایە چونکە ئێمە ئەم شارە کێشەمان لەگەڵ حکوومەتی مرکزدایە کێشەمان لەگەڵ سەلاحەدین دانیە حکوومەتی مرکز پارێزگای سەلاحەدینی فرامۆش کردووە بە تایبەتی شاری خورماتوو لەو فرامۆشیەی کە حکوومەتی مرکزی سەلاحەدینی کردووە دوست لە هەموو کە زەرمەندترە لە هیچ ڕوویەکەوە ئێمە سوڵتەمان نییە بەسەر حکوومەتی مرکزیە ئەو قراراتانش کە لە حکوومەتی مرکزیەوە دەرەچێت چەند زەرری بۆ سەلاحەدینە ئەوەندە دوو ئەوەندە زەرری بۆ قەزای خورماتووە. بەڵێ و پێگەی کورد لەم پارێزگایدا پێگەی کورد لە ئێستادا و لە داهاتووشە چه گرانتیەکە بۆ یەکگەران بڕیارە سەر بگرێت بۆ کورد بە تایبەتی لەو ناوچانەدا؟ ئێمە لە پارێزگای سەلاحەدیندا تەنیا لە دووس خورماتووە کوردمان هەیە لە جێگەکانی ترانیمانە دوو کورسیمان هەیە ئەم قرارە ئەگەر بێت و سەر بگرێت ئێمە ئەبێ داوای حسەی خورماتوو بکەین زمانی حقوقی خەڵکی خورماتوو بکەین ئیمجا پارپشتی لەو مەوزوعە بکەین بەڕێی من ئەم قرارە کە دراوە لەلایەن ئەنجومەنی پارێزگای سەلاحەدینەوە مەسلحەتی کوردی تێدایە لە ناوچەکەدا. بەڵێ دکتۆر ئەمین عەزیز جاوات جێگیری پارێزگاری سەلاحەدین سوپاس بۆ زانیاریەکانت لەسەرمان بە دارامە لەگیرە لە هەولێرەوە کاک دارام کاتەوە باش ئەم کاتت باش کاکە زۆر سوپاس لەسەر تەوەریان ڕوومان فەرموو دەستخۆشیە بەرنامەت لێکەم سوپاس لەسەر تەوەری ڕۆتان داوای لێبرنیشەکەم کارە باشمان پفڕا لەسەر تەوەری هەوڕۆمان دیکتاتۆرێکی دیکتاتۆرێکمان هەیە لە بەغداد یەکەم دیکتاتۆرە ناوی ئەو دیکتاتۆرەش نادەم هەموو کەسێکی شێزان ئەو دیکتاتۆرەچێ بریا بە بریای خۆی سەدام حوسێن نابا لۆخاتی مەولدی پێغمەری بەس ئەو دیکتاتۆرە لە ناوچوبا بەس دوو پرسیارم هەیە پرسیارەکەشم ئەو دیکتاتۆرە لە ناوچوبا هەموو کەرکەزانی دیکتاتۆرەکە چییە بەس ناوی ئەو شخصش نادەم بەس بریا بە بریای خۆی سەدام حوسێنش نابا لۆخاتی مەولدێتەوە ما سەپا پێنج وەرەگر سەپا پێنج وەرەگر ئەو بودەزە لە ئابای هەموو کوردستانیە کرد سەپان حەفدا کاپارەیمە وەزای فەقیرێکی لەو لە دەشتی هەولێرەکە کاک دارا ببۆرە ئێمە باسی تکایە بینەڕەن بۆ هەمووتان تەوەری ئێمە تایبەت ئەگە لەسەر ناوەڕێکی تەوەرەکە و ئێمە پێمان باشە ناوی هیچ کەسێک نەزڕێن هەر کەسێک ینی ناو زەڕاندن و تەشیرکردن بە ناو بە هیچ شێوەیەک ئەمە بەرنامی خۆتانە دەبێت ئێوەش نایلن ئەم جۆرە شێوازە نەبێت کاک دارا ببۆرە ئێمە هیچ کەسێک بە دکتار تەشیرکردن دکتاتۆرە ئەوەی تر ڕای خەڵکە و بەڵام لە بەرنامە ئێمە باسی ناوچە جێنەکۆکیەکانەکەن باسی بڕیاری سەربەخۆیی پارێزگای سەلاحەدینەکەن تکایەکە لە چارچەوەی بەرنامەیە بەڵام بە شێوەیەکی زۆر منطقی بەڵێ فەرموو پرسیاری دووەمشم هیوادارم لە ڕێگەی کاک مەسعود بارزانانی لە ڕێگەی تەلەفۆنینگەوە باشتەکە بۆ پێشمەرگەی بکرێ ئەتاعن 300,000 نەتخوای پێشمەرگە بەڵێ کاک دارا سوپاس پرسیێمە لەسەر پێشمەرگە نییە ببوورە پرسیێمە لەسەر بڕیاری سەربەخۆیی پارێزگای سەلاحەدینە تکایە لەسەر ئەم بابەتە عەبدولقادر لە هەولێرەوە لەگەڵمانە بەڵێ کاک عەبدولقادر ئێوانە باش باشتر بۆ جەنابەت برای بەڕێزم ئەوەلەن بە خۆتان دەزانن لە کاتی خۆی سەدام حوسێن قەراراتی زۆر دژی کوردەری ناو زۆر مەناتقیشی لە کوردستان دابڕاند مەسەلەن لە مووسڵ لە کەرکووک لە تکریت لەوانە لە زالیش هەیە دیفاع لەو قەرارانەی سەدام حوسێنی دەکا بۆ ئەوەی ئەو کێشەیە چارەسەر نەکرێ و دووبارە دایانەوێ مادەی سەد چەند دووبارە نەسیکەنەوە ئەگەر بێت و ئێستا ئەمە احترام بۆەوە بکەین لە تکریت فیدرالیەت هەبی بەڕێی من دوو ڕۆژیدی زۆر زەحمەتە ئەوانە بگەڕێنەوە سەهرێمی کوردستان لۆێ ئەمن داوایان لێ دەکەم ئەگە عەرەبە ئەگە کوردە ئەگە مەحافزە جێگری مەحافزیە اتصال بە قیاداتی کوردی بکەن بە شێوەیەکی ڕاست و درست و بتانن مستەوسەکەکی بدەنە کوردی ڕۆژێک لە ڕۆژان ئەگە مادەی 140 سێبەتێکرا ئەوانە بگەڕێنەوە سەر کوردستان بەڵام ئێستا ئەمە بەدەستی خۆمان لەسەر دارێنە مشاری دەبنەوە لێ دەدەین و بکەوینە ئاردی بله تماشاوان نجا لگوری هنت چاپ دین روشه و شهرازین وی بیاوی هیانها کو اف دورن جهنم کو کان کو دورن قطبی لکردستان
کو تقریبا نزینی و باشور کردستان هیان هذا ورن جهنا کو کیل سرن اف دور و کو دناوا ماده 140 دا و کو الټرناتیو میکانیزم بوچات که جرا سرکنا و پرسه ماده 140 بو لهیان اف ماده 140 نهاد که جیب جکرن هیان سر از واقعی نهاد که جیب جکرن و دنهاد بحث پیکنانا هرم سربخوان کو پارزگین سربخو مینا پارزگا صلاح الدین کو بشک یا دورن فقط که یعنی کردستان کو لګور ګروفن دیروکی دورن کردستانینا لسروي دورن گلک دبیجن اف تعقیدات پتر انکو استانگین هری مازن تر دروز دکه کو د چارچوبه دستوری نه چاره سر کرین اگر اف دور بچنه سر وان پارزگین سربخوان کو هرم سربخو ایدی و گریانوان بو سر هرم کردستان دی گلک یاب زحمت بید بله لسر همان بابت کاروان مالک لشاری سلیمانی بله کای کاروان هم كاتتان باش همو کاته کی جنابت ببورن من لفاعري طبعا بين ديتان بيواكم نمزاني توركتان تايبات بس يوم زاني كراوي وكو جوين الشو انا امرو تايبات لسر برياري پارێزگای صلاح الدین بریاری بوونی سربەخۆبوونی پارێزگای صلاح الدینە ئەمە تا چەند کاریگەری بۆ سەر ناوچە جێنەکۆکیەکانەکەیان تا چەند کاریگەری لەسەر عێراقەیە بە شێوەی ئەرێنی و نەڕێنیەوە بچوونی خۆتە فەرمۆ والله من بني صد منه هوادارم همور شاركة العراق بهريمي تجربة وقرن لهريمي كردستان بو تجربة باشاني ك لچند سالی رابردووە لە هەرێمی کوردستان هاتۆتە لە خزمەتگوزاری و لە هەموو شتێ هیوادارم بە شێوەیەکی ڕێک و پێک هەموو شارەکانی کوردستان هەرێم بێ و بەڵام ئەمە بڕیاری سیاسی لە پشتەوە نەبێ بە مەرامەکانی خۆیان چونکە ئەمە با بڵێن کۆنە بەحسەکان بشار بکەن و ببنە شێوانی هەرێمی کوردستانیش بەڵێ بەڵێ لیزا لە شاری سلێمانی لە سەرمان بابا لەگەڵمانە ئەم کاتەوە باش لیزا خان ئێوارە باش کاکە هەکار باشتر بەڵێ کاکە هەرگیان دەستخۆش بۆ تەوەرەکەتان سپاس بەڕاستیێک لە بڕیارەکانی دکتۆر بەرهەم لە کابینی شەشەمە ئەوە بوو کە ئیدارەکان سەربەخۆ کات ئەگەر صلاح الدینیش ئیدارێکی سەربەخۆی هەبێت بڕیارەکان نەچێتەوە ژێر دەستی کەسی تر و کەسی کە بڕیار لەسەر خەڵکی یعنی ئەو خزمەتگوزاریانی بۆ صلاح الدین ئەکرێت لە ژێر دەستی خۆیان نابێت و لە ئیداری خۆیان نابێت باشتر بڕیارە درێت و خزمەتگوزاری زیاتریان پێشکەشەکرێت و پێمە هەیەک لە ناوچەکانی کوردستان پێویستە ئیدارەکانی گەرمیان و یعنی زۆر شوێنەکەیە کە پێویستە سەربەخۆ بکرێت ئەو بڕیارێکی زۆر باشە ئەگەر ئەو تەطبیق بکرێت نادام کاتێ ئەخۆ بڕیارە تەطبیق کراوە یان ناکات بڕیارەکە تەطبیق نەکراوە بڕیارەکە دەبێت بچێت بۆ ئەنجومەنی وەزیران 15 ڕۆژی دیکە خایەنێت لە چارچەیان بڕیارەدا دەبێت خەڵکی ئەم پارێزگانەکە ئەم بڕیارە ئەنجومەنی پارێزگەکان بڕیارە دەبێت خەڵێکی لە 150 زایتێک دەبێت دەنگی لەسەر بدرێت و ڕێژەی بەشداربوانی لە 150 کەمتر نەبێت ئەنی خەڵی دەبێت ڕای لەسەر بدەکە سەربەخۆیان بەس ئەمە تەنیا بڕیارێکی ئەنجومەنی پارێزگا دوو لەسەر سێ دراوە بڵێ بەڕاستی گەر ئەو بڕیار تەطبیق شتێکی زۆر باشە لەلایەن سەرۆکی حکوومەتەوە کە زۆر بڕیارەیات و بەداخەوە تەطبیقی ناکات دەشێت لەو بڕیارانە وەکو پێشتر باسم کرد بە ئیدارەکردنی ینی سەربەخۆکردنی ینی ئیداریەکانی هەرێمە بەڵێ ریزا خانەمە بەڵێ سپاس بینارێن بەڕێز ئەم بریاری پارێزگا سەلاحەدین لە چارچەوەی عێراقدا بریاری سەربەخۆی ئیداری ئەنکۆ ئیداری سەربەخۆ لە هەرێمی کوردستانە وەکو کۆیە ڕانیە وەکو هەڵەبجە وەکو زاخۆ گەلەی ناوچی ترکیان بریارە لێرە دەرچووە ئەمە لە چارچەوەی هەرێمی کوردستان ئێمە باسی عێراقەکەن بەگشتی بە تایبەتی ئەو پارێزگانەی کە ناوچە جێنەکۆکیەکان بەشێک لە ناوچە جێنەکۆکیەکان ناکاوێتە سەری بەڵێ لەسەر هەمان بابەت سەفینمان لەگەلە لە شاری هەولێرەوە بەڵێ کاک سەفین کاکە ئێوارە باش باشتر بوو جەنابەت کاکی گیان لەسەر تەوەرەکەت بەڕاستی مەترسی هەیە لەوەدا عەرەبەکان عەرەبی سنە ژێر دەسەڵاتی عەرەبی سنە ئەو منتیقانەکە کوردیشی لێ جێگیری پارێزگاری سەلاح الدین کە کورد تاکید ئەو منتیقانەش کوردی لێە ئەگەر بۆ پارێزگای سەربەخۆ هەرێمێکی سەربەخۆ نا پارێزگای سەربەخۆ چۆن ئەوە بەخۆ پارێزگا بووە ئەنەوێت هەرێمێکی سەربەخۆ وەکو هەرێمی کوردستان هەرێمی کوردستانش پێشوازی لە بڕیارێکی دەوا بزانم بەس بۆ جێناکۆکەکان عەرەب و تورکمانش دەیان گوت کەرکووکە ببیت بە هەرێمێکی سەربەخۆ چۆن کەرکووک هەر کوردستانە ئیشەڵڵا ئەو شتە نەبیت
بەڵام بڕیارە تۆ چۆن لێکە دەیتەوە ئەگەر بڕیاری کەرکووکیش بێ بە پارێزگایەکی سەربەخۆکی کوردستانەوە ببێ بە هەرێمێکی سەربەخۆ و نەمە چۆن لێکە دەیتەوە؟ والله هەوە شتێکی خراپ بەنسبەت کورد چۆن کەرکووک شارێکی کوردیە شۆڕەشێکمان لەسەر کەرکووک دانەوە ئەبێ ئەو شتە قبول نەبی بەلاو کوردە بەس یەک شت بۆ کورد زۆر زۆر پێویستە لەو شتاتە وەختەدا یەکگرتنێکی تەواو زۆر بەڕاستی گیراگازندەشمان هەیە بڕۆژێکە گەر بەدڵێکی فراوان وەرگرن لە بەرنامەیەوە بەڵێ ئێمە هەمومان کوردین هەر شتێک بین کوردین ئاخرە لەوەی دەگەنەوەی کەیمە کوردین نەتەوەیەکی زوڵم لێکراوی هەندە ساڵە لایە هەموو تورک و فارس و عەرەب و ئەوانە تکایە سەرنجەکەت کاکە سەفین بەڵێ سەرنجەکەم وەکو کەسانێک تەلەفۆنی دەکەن با ناوی هیچ کەسێک نینن ئێمە باید بگرین و بەرەو هەدەفەکانی خۆمان بڕۆین بەڵێ کاک سەفین سپاس پێم دەکات ئێمەش هەمان بچوونی تومان هەر کەسێک لە چارچێ بەرنامەکە و هەر کەسێکیش بە شێوەیەکی منطقی دوور لە تەشیر و ناوزەڕاندن بەڵێ ئێمەشەوە پێمان باشە بەڵێ بینەرە بەرزەکان لە چاردەیە مانگە ئوسامە نوجەیفی سەرۆکی پەرلەمانی عێراق لە لێدوانێکی داڕاگەیاند کە سونەکانی داوای ئەگەر سونەکان لە ناوەڕاستی عێراق داوای هەرێمێکی سەربەخۆ بکەن ئەوە لەلای ئەو پەسەندە و هاوڵاتیانی سونەی عەرەبی سونەی عێراق بە هاوڵاتی پلە دۆ دانێت لە عێراق کە زۆر پاراوێز خراوە ئەمە لە کاتێکدا کە داڕشتنی دەسووری عێراق سونەکان لە عێراق ئەنکو لایەنە سونەکان دژیاوە بوون کە عێراق ببێتە هەرێمێکی فیدرالی دواتر بەپێی بچوونی چاودێران کە ئەوان نەتوانی لە عێراق لە ناوەند لە بەغدا پلەی باڵا بەدەست بێنن و کۆنتۆری کایە ئەساسیەکانی دەسەڵاتی بەڕێوەبردننی عێراق بکەن لە ئێستادا داوای ئەم مەفایکەن بە تایبەتی کە دوێنێش ئەسیل نوجەیفی پارێزگاری مووسڵ وتی ئەگەر هاوڵاتیانی پارێزگاکە داوا بکەنەوە ئەوانی شەریمی سەربەخۆ لە مووسڵ ڕاگەن لە کاتێکە کە لە مووسڵی چەندین ناوچەی جێنەکوکەکان لە ئەنک و ناوچەی دابراوەکانی کوردستان لەوێ نەکۆ شنگال شێخان گەلێک ناوچی تر و مەخمۆر ئایا مەسیری ئەم ناوچانە چی لێ دێت پێویستە ئالتەرناتیڤ چی بێتە گەرم هەرێمای سەربەخۆ ئایا ناوچە کوردیەکان پێویستە لایەنە سیاسی کوردیەکان نوێنەرانی کوردن لەو ناوچە هەیە دکتۆر ئەمین عەزیز جەواد جێگیری پارێزگاری سەلاحەدین کە کوردە پشتگیری لەم بڕیارەی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین کرد ئێوە ئەمە چۆن لێکێدەنەوە بەڵێ لەسەر هەمان بابەت چومان لە شاری سلێمانیەوە بەڵێ کاک چومان ئێوارە باشتر بجاناوێت کاکە گیان حەزم کرد لە تەواری بەرنامەکەدانا منیش بەشداری بکەم خۆشحاڵین بژیت ڕاستی بە نسبەت قسەکانی دکتۆر جەوادەوە کە جێگری محافظە یعنی بکات شخصی دووەمە لەو شارەیە وەکو ئیدارەیە و شارە ئەگەر ئێمە تۆزێ بگەڕێنەوە بۆ تاریخ لە 2003 و 2004 کە بیدایی ڕزگارکردنی عێراق بوو دەستور نووسرایەوە عەرەبەکان بەگشتی محاولەی ئەویان ئەکرد کە 18 ئەقلیم لە عێراقا دروست بکەن واتە هەر محافظەی بکەن بە ئەقلیمێک ئەمەش خۆی لە خۆیە کیانی کوردی لەبار ئەبات واتە ئەبێتەوە بە چەند محافظەیەک بەڵام بە شێوەیەکی مۆدرن وەلەو دا لێبور نەکەم لە بەرنامەکەی تۆ ناکەوە بە دوور و درێژی باس پێدەوەی کە من ئەمێتیشکی بخەمە سەر کاک جواد نادە یەکسەر ئاوا بە سەریعی وەکو شخصێکی دووەمیانی و شخصی یەکەمی کوردە لە سەلاحەدین و دووەمی ئیدارەیە لە سەلاحەدین نابێ یەکسەر ئاوا بە دەستخۆشی و بەم شتانە چکۆی ڕاستی بێت ئێمە لە تاریخا هەر ڕووداوێک ڕوویاوە ئێمە یەکسەر بووین بە سوورەی بەرلەشکر هەموو شتەکان خۆمان کردومانە لاخیریشا وتومانە دوژمن زۆر زاڵمە دوژمن وایە ئەگەر بزانین ڕوخانی دەوڵەتی عوسمانی اتحاد و تەرەقیەکان کردیان هەمویان کورد بوون ڕوخانی دەوڵەتی عێراق کورد یەکەم پاڵەوانی ڕوخانی سەدام حوسێن بوو ڕوخاندنی شا بە یەکێتی نیشتیمانی خۆمانەوە یەکەم پاڵەوانی سڵتەی شا لە مەناطقی کوردستانی ئێرانە کورد بوو بە پێشمەرگەی یەکێتیشەوە ئەو کاتەوە حاصل لە سووریاشە سار ئێمە ئەبین بە سوورەی بەرلەشکریەکە من جا هیواداری مەمە دراسی تەواوی وەزعەکە بکەین چونکە یەک ئەبێ بزانی نیەتی عەرەبەکان ئایا نیەتیان ئەوە نییە پاشقلێکی تر لە کورد بگرن ئەمە مفڵەکەن بە ئەقلیم نینەوەکەن عفوە نینەوەکەن بە ئەقلیم ئەنبارەکەن بە ئەقلیم سەلاحەدینەکەن بە ئەقلیم بەیانجوبانی بابل ئەکەن ئەوەکەن ئەمە خۆی لە خۆی ئۆتۆماتیکیان ئەبێتەوە بە 15 ئەقلیم باشانی ئێمە ئەبێت تەعامل لەگەڵ 15 ئەقلیم کە نەخێر ئەبێت بە ڕەئی من کورد پێداگری بکات نەهێڵێت هەرێمی سنی لێک هەرێم زیاتر نەتازێت ئەگەر بیەوێت یعنی وایان لێ بکات زەعیفیان بکات کە بتوانن نتوانن بەرامبەری کورد بوەستن لە دوو ئەقلیم زیاتر تێنەپەڕێت نەگەر محافظێک بەخۆی بێت دوایەوە کاک جواد چۆنە لە خۆیەوە ڕێزم هەیە بۆی طبعا من نایناسم بە ڕێزێک پیاوێکی بەڕێزە چۆنە لە خۆی یەکسەر ئاوا دەستخۆشی ئەکات و پشتگیری ئەکات لەو بڕیارە کە ئەو کاتە کورد ئەبێتە لەوانەیە بێتە لە سایە 3 لە سایە 4 محافظەی سەلاحەدین نازانم ئێمە لە عێراق لە سایە 20 هیچمان پێ ناکرێت بەڕاستی یان داوای لێبوردنەکەمەوەی کە ئێمە ئەمانەیە هیچ نییە هیچمان پێ ناکرێت چونکە
ئێستا حکوومەتی عێراق و دەوڵەتی عێراق و بە هیچ شێوەیە وجودی واقعی نیە لە بەڵێ کاک چما باشە ببوورە زۆر کاتم لێگرتی جا هیوادارم دراسێکی کاملی ئەو وەزعەت بکرێت و لە فرتوفێڵی بەرامبەرەکەمان تێ بگەین چونکە چ شیعە بێت چ سونە بێت چ تورک بێت چ فارس بێت چەند دوژمنی یەک بندوایەک اتفاقیان هەیە بەڵێ توانەوەی کورد بەڵێ کاکی چما پێم وایە کاتی زۆرم پێدای برادران لە سەرخەتن سپاس بۆ تێبینیەکانت ستار لە کەرکووکە بەکای ستارم کاتەوە باش کاکە کارم کاتت باش برا بەڕێزەکەم هەموو کاتێکی جەنابێت دەستخۆشی بەرنامەکەتان لەکەم وەڵایی بەنسبەتە و بڕیارەی تکریت بەڕاستی من بە بڕیارێکی سیاسی ئەزانم لە چ ڕوویەکەوە لەبەر ئەوەی کاربەدەستانی کوردی خۆمان لە بەغدا زۆر کارەکانیان بە سستی ئەەکەن عەرەبش بە هەرێمکردنی پارێزگاکان لە مێژایە لە فکر و هۆشیانایە ئێترەگە بێت و کوردیش بە خۆیان نەچێتەوە بەڕاستی ئەمە خۆمان ناوچە دابڕاوەکان بەش بەشەکەین ئەیدەین بە محافەزەی عەرەبەکان ئەمە کارێکی زۆر هەڵەیە گەر بێت ئێمەی کورد دەستخۆشییان لێ بکەین بەڵێ کاک ستار بەڵام جێگیری پارێزگاری سەلاحەدین دکتۆرەمین کە کووردە نوێنەری کووردە دەستخۆشی لەم بڕیارەکان ئەم بڕیارە بە بڕیارێکی باش ئەزانێ بۆ کورد لەو ناوچانەوە ئەمە چۆن لێکە دەیتەوەکو لە کەرکووکیشەوە قسایکێ بەڵێ وەڵی کاکە کارەوەی ڕاستی بێ یعنی ئەمە مالەسەف بەرپرسەکانمان گەورەکانمان هەموو کاتێ بوونەتە مای دەستخۆشی عەرەبەکان لە دوایشە پەشیمان بوونەتەوە و دەستی خۆیان گازیوە و وەڵە هەڵەیەکمان کردووە و نەمانزانیوە ئەو کارێکی زۆر غەڵەتە گەر بێت و ئێمەی کورد دەستخۆشی لەو بڕیارەی محافەزەی تکلیت بکەین ئەگەوا بێ ئەوە ناوچەدابڕاوەکان یەواش یەواش دابڕێت لە کوردستان و لە شاری کەرکووک بەڕاستی هەنێک ئەدرێتە دیالە هەنێک ئەدرێتە تکریت هەنێک ئەدرێتە مووسڵ یعنی وای لێدێ خۆمان جارێ دیکە نەتوانین بەرامبەر بە عەرەبەکان بڵین ناوچەی دابڕا و حەقی کوردمان لەلای ئێوەی بمانێت بەڵێ کایستەر سوپاس کەواتەوەکو کایستەڵێ ئەمە ئەلتەرناتیڤان کۆبەدیلی مادەی 140 ئەم شێوازە دەبەشکردنی ناوچە جێنەکەکانە بێ لەسەر پارێزگا جیاجیەکان وەکو مووسڵ و تکریت و دیالە و ئەم ناوچەنە بەڵێ حەمیدمان لەگەلە لە شاری هەولێرەوە کاک حەمید ئەم کاتەوە باش ئەو کاتتان باش و هەر سپاسان دەکەم ئەگەر ڕێگەم پێ بدەی بەرچاوڕوونیەک دەدەم من بەڵێ فەرموو بۆ سەردانەی سەرۆکی هەرێم بۆ شاری دهۆک کە مەڵبەندی میسۆپۆتامیا ئەمە میزۆپۆتامیا نیە مێسۆپۆتامیایە کە بە سیگما دەردەبردرێن نەک بەزیتا مێسۆپۆتامیا هیوادارم ئەوانەی کە لەو مەڵبەندە کاریان دەکرد مێژووی مێسۆپۆتامیان بۆ سەرۆکی هەرێم بکردایەوە مەبەستم بەرچاوڕوونیە کە خەڵکانی ئەکادیمیمان هەیە پسپۆڕی زانکۆمان هەیە دەبێت لەسەر ئەساسی مێسۆپۆتامیا ئەو ناوچەیە بیری لێ بکرێتەوە کات لە هەر کەسێک بە ئاگا لە مێژوو لە ئەوروپا بڵێن مێسۆپۆتامیا یەکسەر حەزارەت شارستانەتی بابلیۆنت بەبیردێنێتەوە کاتی خۆی عەرەب لەو ناوچەیە نەبووە دوای هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام عەرەبەکان هاتوون هەڵکشاون بۆ سەرێ دوای پەلاماری مووسڵیان داوە سووریان داوە تورکیان داوە پەلاماری تکریت هەر لە دوێنەدا بوو سەلاحەدینی ئەیوبی لە تکریت لەدایکبوو لە شاری تکریت ئەمە مێژوو شاهیدا و دەبێ عەرەبەکان مەمنون بن ئێمە کە بەڕازی بین بە کەرکووک بەداخەوە خەلەلی خۆمانە پێشنیارم بۆ بەڕێز سەرۆکی کۆمار سەرۆکی هەرێم کە کار لەسەر ئەو ناوچەیە بکرێ بە هیچ شێوەیە لەسەر هەویەی کەرکووک ئەگەر لە ڕاستی تەماشای مێژووی مێسۆپۆتامیا بکەین دەبێ ئێمە داوای شاری مووسڵ و تکریتیش بکەین کە بێتە سەر هەرێمی کوردستان مێژوو شاهیدا ئەوە بەجێ دێڵم بۆ پسپۆڕانی زانکۆ مامۆستای مێژوو بەڕاستی وەکو دوێنێش ئیشارەم پێداش بۆ ئەوە بە تەعەسسوب نییە هیچ بۆ پێکەوە ژیانی گەلام لە پێش هەموو شتێکەوە بەڵێ بەڵێ بێگومان وەکۆ لە ئەنجومەنی حکومیشدا جەلال تاڵەبانی ئەو کاتە سەرۆکی ئەنجومەنی حکم بوو بە بەڵگەنامەیەکی دیروکی لە سەردەمی عوسمانیەکان حتا بەخەت عوسمانیەکانیش بووە دانا سەرمێزەکە کە هیچ کەسێ نەیتوانین نوکۆلی لەوە بکات ئان حاشەی لەوە بکات کە بە پێی بەڵگەنامەکان بەڵگەنامە مێژوویەکان کە ئەمپراتۆریەتی عوسمانی لەوێ بوو جێما بوو پێم وایە ئیثبات و ئەنکۆ تەزبیتی کوردستانی بوونی کەرکووک ئەو ناوچە دابڕاوەکانەکە کە ئەمە بەڵگەی حاشال نەگیر هەیە ڕێژەی کورد لەو ناوچانە زۆرە تاریخی نوێشمان ئەوە ئیثباتەکە کە ئەمە ناوچە کوردیەکان مادەی 140 وەکو ئالتەرناتیڤ بوو چونیەتی ئاساییکردن ئەنکۆ میکانیزم بۆ چارەسەرکردنی ئەم ناوچانە بەڵام پێت وایە ئەم بڕیاری سەربەخۆبوونی پارێزگاکان کە مووسڵیش دوێنێ شتێکی وا بەرجێ خست ئەمە تا چەند ئەم ناوچانە جارێکی دیکە بەرە کێشێکی ئاڵوسەرە بە بەڕای تۆ
بەڵێ ئەوە بەڕای من لە زۆعفی خۆمانە چۆن کە دەڵێن معارەزە بۆ پێخاوز کرد پارتی یەکێتیش هەمومان بە هەموو حیزبە کوردستانیەکانەوە ئێمە کار نەکەین بۆ مەسەلەیە بەڕاستی کە بەرەو بەغدادین خۆمان پێخاوز دەکەین هەمومان و من پێشنیار دەکەم بە جددی کار بۆ کەرکوک پێکەوەژیانی گەلان لەسەر ئەساسی ئەلفافیتایە بەڕژمارەیە بەڕەقەمە لەسەر ئەساسی هاونیشتیمانی بوون لە پێشدا کار بکرێ بۆ عەرەبانە بۆ تورکمانانەی کە ڕازین لە کەرکوک دابنیشن بە فەرقی نەبێ کوردە عەرەبە بەڵام ئینتیمای هەبێ بۆ هەرێمی کوردستان و سەرۆک بارزانیش بەڕاستی لەوانەیە هەندێ وردەکاری بۆ دەرکەوت بێ معاناتی خەڵکی کەرکوک بەڕاستی ئەگەر بەڵێ حەمی دوا پرسیارمان نەکرد بە کورتی بەڵێ دوا پرسیارمان لەسەرەوە سەرۆکی هەرێمی کوردستان پێشاندەی سەردانی کەرکوک کردبوو لەوەی باس لەوەی کەرکوک خەڵکی کەرکوک چ بڕیار بدەنەوە قبولەکەن تەنانەت ئەگە بڕیاری سەربەخۆی پارێزیەکەشیان بدەن تو ئەمە چۆن لێکە دەیتەوە ئەم قسان و ئەم سەردانە بەڵێ سەردانێکی زۆر باش بوو بەڕێز سەرۆکی هەرێم قسەکانی زۆر قانونیە بەڵام بەداخەوە کاگنێ سیروانیش کاتی خۆی گوتی دەبوو هەموو کۆبوونەوەکانمان لە کەرکوک بێ ئیشارەی بەوەدا ئێمە غەدرمان لە کەرکوک کردو دەبوو هیچی زۆر خزمەتگوزاری دڵی عەرەبەکان ئێمە دڵی کوردەکانمان ڕاگرتۆ تا دڵی برا تورکمان و عەرەبەکان ڕابگرین کاکە بەڵێ کاک حەمید پێکەوەژیانی کەلان یعنی بەڕاستی بەڵێ سوپاس بۆ پەیوەندێکت شەهابمان لەگەلە لە شاری سلێمانی کاک شەهاب ئەم کاتەوە باش داوا لێبووری نەکەین پێم وایە دەمێکە لەسەر خەتی بەڵێ ڕێزەکەم شۆ باشتر چاوەکەم لە ڕێگەی ئەم بەرنامەیە جانەکەم چەند شتێکی حەزەکەم پێتانی ڕابگەێنم ئەگەر بکرێت بەڵێ فەرموو نازانم تەورەکەمان لەسەر چیە یان کراوەیە تەوەری ئێمە بەس ڕۆژانی جمعە تەوەری کراوەمان هەیە تەوەری ئێمە لەسەر بڕیاری ئەنجومەنی پارێزگای سەلاحەدینە بۆ سەربەخۆکردنی پارێزگای سەلاحەدین ئەم بڕیارانە بەتایبەت بڕیار پارێزگای مووسڵیش دوێنێ شتێکی ئەمڕۆژ ئەمبار ئەوە بەرجێ خست کە ئەوانیش لەوانەیە بڕیاری سەربەخۆی پارێزگاکانیان بدە لە کاتێکە ناوچە جێناکۆکیەکانی هەرێمی کوردستان لە چارچوێ ئەم پارێزگاکاندایە ئایا مەسیری ئەم ناوچانە چی بەسەر دێتەمە تا چەند لە ڕووی ئەرێنی و نەرێنیەوە تۆ چۆن لێکە دەیتەوە بەڵێ بەڵێ ژیانەکەم وڵی من بەڕاستی ئەمە مشکلێکی لەوە گەورەترمان ئێستێ من خۆمان بەڵێ چییە؟ وڵی مشکلەی ئەمە کە من باسەکەی من بەڕاستی باسی ئەوە نەبوو من زۆر ئاگاداری ئەکرێ سانجی خۆشت نیشان بدێ بەڵام بە کورتی تکایە بڵێ بەڵێ کاک شەهاب دیارە پەیوەندی کاک شەهاب پچڕا بەڵێ پشتی بێناوبرێ جار دەنام بە هەڤڕاینە دەگەل مەبن بەڵێ تەماشاوانە نێژا ئازاد سییانە لەسەر تۆری کۆمەڵاتی ئاڵێ ئەگەر بێتەوە سەر هەرێم باشە هەروەها ڕێباس پات و ئاڵێ ئەگەر بێتەوە سەر هەرێم زۆر باشە ئەحمەدتاش ئەڵێت سەرەتایی پردبوونی عێراقا بەڵێ لەسەر هەمان بابەت ئاکۆ لە دووس خۆرماتوە لە گەلمانە کاکی ئاکۆم کاتەوە باش هەموو کاتێکت باش ئەم بڕیارەی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین ئێوە وەکو کە لە دووس خۆرماتوش بە تایبەت قسەکەوە چۆن لێکردنەوە کە وڵاتیان یاو ناوچەیە ئێمە بڵێن وەکو دانیشتوانی دووس خۆرمات و پیرۆزبایەکەین لە ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین ئەم بڕیارەی داوەکە پارێزگای سەلاحەدین بکرێت بە هەرێمێک بەڵام ئێمە بەو مەرجە با بڵێن دووس خۆرمات و بەشێک نەبێت لەو هەرێمە ئێمە وەکو دووس خۆرمات و خۆمان یعنی داواکەین ئێمە بگەڕێنەوە سەر کەرکوک دایک کە داوەسا بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان ئەگەر یعنی کە من باسی ئەو بکەم کە من لەگەڵیدام ئێمە وەکو بڵێن دووس خۆرمات و لەگەڵی داین کە ببێتە هەرێمێک بەڵام بە شاتێک دووس خۆرمات و لەنا ئەو هەرێمە نەبیە کەواتە ئەم ئەوەی توالێ ئەمە ئەوە توالێ وەکو خواستی تایبەتی خۆتان وەکو خواستی وڵاتیانی کوردی ئەم ناوچەیە ئایا گەرخواستی کوردان بێت نوێنەرەکانتان لە ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین تا چەند ئەم داوای ئێوە گەیاندووە و تا چەند کاریگەری هەیە تا چەند لایەنی بەرامبەر قبول کردووە هیچی لەسەرەکە ئێمە مەسەلەی دووس خۆرمات و مەسەلەی دووس خۆرمات و بە پێی مادەی 140 دا یعنی بڵێن کێشەکان چارەسەرەکردن نوێنەرەکانی ئێمە بڵێن لە پارێزگای سەلاحەدین کە ئێمە ئێستا لە پارێزگای سەلاحەدین تەنها نوێنەرێکمانێش کاک ڕەشیدە کاویش دەنگی داوە بۆی بڵێن
تکلیف بگرێتە پارێزگا بەڵام ئەمان لەسەرەوە کە پێمادێڕێکەوتنەکە ئەبێت بەسەن دووس خورمات و بە شێوەی بڵێن مادی 140 چارەسەر بکرێ. بەڵێ لەسەرمان بابەت بەرزان ڕەباتی لە هەولێرەوە لەگەڵمانە. بەڵێ کای بەرزان ئەم کاتتان باش هەموو کاتێکی جەنابەت دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. سپاس. بەڕێزم بۆ مەسلەی سەردانەکەی جەنابی سەرۆک بۆ شاری کەرکووکی خۆشەویست لە چەند بەرنامەیەکی پێشەوەکو باسان کرده بوو کە جەنابی سەرۆک چوونی بۆ ئەوێ لە چەند تەلیفۆنیەکە وەکو گرەبیستی بووم جەنابی هیچ کاریگەریەکی ئەو سەردانە نەبوو لەسەر خەڵکی کەرکووک و دەوروبەری. بەڵام وەکو من خۆمی بینم جەنابی سەرۆک چوونەکەی یاخود هاتنی بۆ شاری کەرکووک ئەگەر بەپێ پشڕان بەردەوام قسەکانی خۆ بکەی تۆزێکیش ئەگەر بە کورتی کاکە بەرزان لەبەرەوە خەڵکێکی زۆرە لە سەری پەیوەندیە. بەڵێ بەڵێ بۆ مەسەرەکەی بوون بە هەرێم لەسەر بە سەلاحەدین و من وەکو خۆم شخصی خۆم لەگەڵ ئەوەیەم کە ببێ بە هەرێمێکی سەربەخۆ بەڵام مافی کەسایەتی کورد لەو ناوچەیەدا مافی دەربەسەر نەکرێت. بەڵێ بەڵێ کاروان لە کەرکووکەوە لەگەڵمانە لەسەرمان بابەت کای کاروان ئەم کاتەوە باش ئەم کاتە باش هاتنی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ کەرکووک و تەسریحاتەکانی لەسەر کەرکووک لەسەر بەرگاری خەڵکی کەرکووک لەسەر مافی کەرکووک لە هەموو ڕوویەکەوە ئێوە وەکو کەرکووکەکان چون لێکەدەنەوە و ئەم بڕیارەی پارێزگای سەلاحەدینی شێوە چۆنە لەسەنگێنن. بەڵێ وڵی برای بەڕێزم پێشەکەی دەستخۆشی بەرنامەکە لێکم من بۆ سەردانەکەی سەرۆکی هەرێم پێم باش بوو چون هەر بەرفتێکی هەرێم کە سەردانی شاری کەرکووک دەکا بوو ئێمە وەکو کرانەوەیەک وایە لە هەموو ڕوەکانەوە ڕووگەشیەک بە کەرکووکەکان بینی کاتێک کە پرسێکی تر بەڕێزمان جەلا لە کاک مەسعودا هەر برادێکی تریان هەر سەرکردەیەکی درا. بەڵام ئێمە کێشێکمانەیە چەند جارێکە خۆم پەیوەندی بە کەناڵەکەتانەوەکەم لە بە ژمارەی دیکەشتان بۆ ژمارەی دیکەش کردومان ئێمە وەکو کەرکووکیەک لە زۆر شت مەحرومین ینی بۆ نمونە ئێمە کەناڵی تەلەڤیزیۆنی کەرکووکی ئاسمانیمانێ لە کۆمەڵی ڕۆی ئەمە بە کورد ناوەبرین لەن کەرکووکی کوردستانە بەڵام هیچ ئیمتیازات و هیچ مافێک نە لە پەرلەمان و نە لە یاسای بودجە و نە لە سەدا حەفدەکە هیچی شمول خەڵکی کەرکووک ناکات. بۆ نمونە بالتحدید ئەو کێشەی تۆ باسێکی کای کاروان بالتحدید بۆ نمونە بە تەحدید پێشینەی هاوسەرگیری چەند جارێک پەیوەندیم کردووە کۆمەڵێک گەنجی ئەم شارە مەحرومە ینی پێشنیار هاوسەرگیری هەرە گرنگی نیە تو بڵێ من 5 ملیۆن دەم بە کەسێک و لایانی مادی باشەکەم بەڵام تو بزانە پرۆسەیەک هەنجامەدا پرۆسەی هاوسەرگیریە کە نەوا خاتەوە بۆ ئەم وڵاتی و کە پێڵی کوردستان. بەڵێ بەڵام لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ئیداریەوە سەر بەرهەمی کوردستانین ینی وەکو ئیداریان بەڵام لە ڕووی ئیداریەوە تو خەڵکت تعین کردووە لێرە سەر وەزارەتی ناوخۆیە بۆ نمونەی سە من وچەکەم لە وەزارەتی ناوخۆیە هی حکوومەت یارێم بەڵێ شمولمان ناکە. بەڵێ یعنی ئێستا من لە یاسای بودجەی سەدا حەفدەکە معاش وەرناگرم لە حکوومەت یارێم وەرناگرم ئەی بۆ سلفەکە لە حکوومەتی هەرێم شمولم نەکە. بەڵێ کایکی کاروانی وادارین شوێنە پەیوەنددارەکان جێ لە سەرنجی تو بێمادەم تۆ موچە لە وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان وا لەگیری بە شێوەیەکی فەرمی فەرمانبەری لەم وەزارەتە ئەی بۆ سلفەی زەواج شمولی تو ناکەی وادارین شوێنە پەیوەنددارەکان جێ لە سەرنجەکانی تۆ بێ سەرکۆشوانیمان لەگەلە لە چەمچەماڵەوە. بەڵێم کاتۆ باش هەموو کاتێکی جەنابەت زۆر سپاس دەستخۆشی تەوارەکە و لێکەم زۆر سپاس. بەنسبەت سەردانەکەی بەڕێز بارزانیەوە بۆ شاری کەرکووک دیارە بەتاکید ئامانجێکی لە پشتەوەی ئەو سەردانە جێگەی خۆی گرتووە بەڵام ئەوەی کە من متابعی قسەکانی بەڕێز بارزانیم کرد لە قسەکانی نەرمی ئەنوان کە لە کاتێکە لە ڕووی نەخشەوە لە ڕووی دانیشتوانەوە لە ڕووی ڕەگەزەوە کەرکووک شارێکی کوردی و هیچ دوودڵی گومانێکی تیانە کە هەموو خەڵکی زانێت کەرکووک شارێکی کوردیە وایە زۆر بە ڕاشکاری تاکیدی لەسەر ئەوە بکردایەتەوە کە لە کاتێکە نوری مالیشی کە هیچ مڵکێکی کەرکووک واڵێن هیچ مڵکێک هیچ شتێک هیچ ئیشارەیە نییە کە بۆی کەرکووک شارێکی عەرەبی بێ زۆر بە ڕاشکاری ئەڵێ کە من ئامادەم خوێنی خۆم لەسەر کەرکووک دابنێم ئێمەی کورد کە بە هەموو شتێک بە هەموو
با بڵین ئەو شتانی کە دیارێکە کەرکووک شاری کوردی ئەوایە بەرزانی پێداگیری لەسەر ئەوە بکردە کە کەرکووک شارێکی کوردی ئەوێ بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان و لەڕووی ئەوە شەوە کە ئەڵێ کەرکووک ئەبێ خۆی بڕیان لەسەر چارەنووسی خۆی با بۆی کە بگەڕێتەوە هەرێمی کوردستان بگەڕێت یا بە هەرێمێکی سەربەخۆ بێت ئەمەش ڕاستە وتەیەکی جوانە بەڵام بۆچی ئەو شتە ناکەن بۆ ئەو هەڵبژاردن ناکەن کە ئەزانن لەو هەڵبژاردنە نەشا بە تاشید کورد براوە ئەبێ دەنگ بۆ ئەوەی کە کەرکووک سەربەخۆ بیا بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان بە تاشید دانیشتوانی کەرکووک کوردی ڕەسەن دەنگ بۆ ئەوە ئەدەر کە کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان کە بە زۆری دەنگیش ئێمە ئەیبینەوە ئەگەڕێتەوە کەواتە خۆی لە خۆیان بۆ هەڵبژاردنە مادی سەوزل جێبەجێکرا خۆیان تەلە بکەن لەسەرەوەی کە خەڵکی کەرکووک ئەو هەڵبژاردنە بکا بۆی کە کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. بەڵێ کاک سەرکۆ سپاس بۆ تێبینیەکانت. ئەحمەدمان لەگەڵ هەر دیسان لە چەمچەماڵەوە کاک ئەحمەدم کاتەوە باش. ئەم کاتەوە باش بەڕێز. فەرموو. بەنسبەت هاتنی سەرۆکی حکومەت بۆ چەمچەماڵ هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ. سەرۆکی حکومەت سەرەتا ئەو بڕیارەی کە داوێتی بۆ دەستکردنی بکوژانی حەفتەی شوبات و دواتر ئەوانە جێبەجێکە ئەو کاتە خەڵک زیاتر سێقە لە قسەکانی ئەکات بەڵام بەنسبەت هاتنیەوە هیچ شتێک نەگۆڕاوە. پێت وایە هۆی جێبەجێ نەکردنی مادەی 140 چیە کە مادەیەکی دەستوری هەردەمی عێراقە و ئەمە میکانزمی ئەنکۆ شێوازی چونیەتی چارەسەرکردنی پرسی ئەم ناوچانە دەستنیشانەکە بوو تا ئێستا مادە ئەکتیف نەکراوە و جێبەجێ نەکراوە. مادەی 140 ئەوان جارێ لە بڕیارەکانی خۆیان جێبەجێ بکەن ئەو کات خەڵک توانێت تا حدێک بتوانێت ئەمەل بە مادەی 140 ببەستێ بەڵام ئەمان لە بڕیارەکانی خۆشیانە ناتوانن جێبەجێ بکەن تا خەڵک بە مادەی 140 بێت هیچ باوەڕێکمان پێ نییە. بەڵێ بەڵێ تەماشاوان اینجا تاوەرێمەیر و تایبەتە لەسەر بڕیارە سەربەخۆیە پارێزگا سەلاحەدین و چارەنویسێ دەڤەرن جهێنا کۆکیان کو دەڤەرن قوتبیین هەرێما کوردستانی دەمەکێدا دۆ لە پارێزگا مووسڵێژی کە پارێزگارێ مووسڵێ ئاسیل نوجێفێ وهادا بخۆیەکردن و گەرە هاوڵاتیان وێ پارێزگا داخواست بکەن ئەوێ وێ پارێزگێژی بکەنە پارێزگایەکی سەربەخوا ڕوویە ئیداری و کارگەری بە کو بێگومان لە پارێزگا مووسڵێژی کە دەڤەرن کوردان گەلێکەنە شنگار شێخان گەلێک زمار گەلێک دەڤێرندن دەکەونە چارچوبێ پارێزگای داوە دا بخۆیەکەن کە حکوومەتە ناڤەندی وەکو پێویست ئاڤریە لە پرزگرێک و کێش و خزمەت گوزاریên خەلکێوێ دەڤەرێ نادا. بەڵێ کەژانمان لەگەلە لە سەرمان پرس لە شاری سلێمانی. بەڵێ کێژاڵخان زۆر سپاس. براکەم دەست بەش بۆ تەوەرەکەت کاکاکاردیان سپاس فەرموو. ینی لە سلێمانی دانیش من ئەڵێم هیوادارم ئەو بڕیارە بێت لەبەر ئەوەی ئەگەر وا بێت وەکو برایان باسییان کرد هاوڕێیان کورد بێبەرچەکرێت لە هەموو شوێنێکە ئێستاڵێن حەویجا یعنی ئەکەوێتە سەر سەلاحەدین یعنی بۆ من حەویجەکە سەیە کوردییانە ماوە بەداخەوە ئیساگەر ئەو شتێش ئەوە بێت ئەبێتر کەرکووک و ناوچەدا بڕاوەکانە بێتە سێ بەشەوە بێگومان ئێمەش کەرکوو یعنی کوردە ڕاستەقینەکانیانوێ یعنی بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئەی باشە گومانەکان معقولە بێدەنگ بن کاکە هاکاریان ئەوانش هەیەوانش وەکو خۆیان یعنی چۆنەڵی یعنی جێگای بۆ کەن بڵێن ئێمەش بەشمان بەش خۆمانەوە یعنی وانش کەرکووکە ڕاستەقینەی زۆر تایە یعنی وانەی کا بەڕاستی یعنی کەرکووکین و کومان و لە کەرکوو دانیشتنە سیوادارم ئەوە یعنی جێبەجێ دێ زۆر زۆر باشترە یعنی بۆ چۆنی بەڵێ بینەرێ نێژا هەرێمە ئەنکۆ باشووری کوردستانی سنوورێکی دیاری کردە کۆ لە گۆر بەڵگەنامێن دیرۆکێف سنوورەیە دەستنیشان کردە ئەف دەڤێرن جهێنا کۆ کار دەڤێرن کوردستانینە ئەگەرف ببواریەوە ئەگەرف بڕیارێن سەربەخۆبوون ناوان پارێزگیان بێتەدان ئەف دەڤێرن کوردانجی جارێک کادی بچنە سەروان پارێزگیان لە گۆر هەم چاودێرن وێ ڕاوشێت تایبەت سەروی بابەتی چارەسەرکردنا پرزگیرێکە دەڤێرن جهێنا کۆکی لەسەر دێگەلێکی ئالوستر بە ژنها کۆ ئەلتەرناتیڤێ مادەی 140 بەڵێ لەسەر هەمان بابەت حەسێنمان لەگەلە حەسەن لە ڕانیا. بەڵێ کاک حەسەن ئەو کاتت باش هەموو کاتێکی جەنابێت دەستخۆشیەوەتەوە جوانە لێەکەم سپاس. بەڕاستی چوونی سەرۆکی هەرێم بۆ کەرکووک پێم وانیە تازە هیچ دادێکێ بێ دوای ئەوەی کەرکووک و ناوچەدابڕاوەکانیان هەمویان دۆڕاند لەبەرچی لەبەر ئەوەی تا ئێستا لەبەر خۆیان هیچیان بۆ ناوچەدابڕێوەکان وەک پێویست نەکردووە. بەڕاستی بەداخەوە قسەکانی سەرۆکی هەرێم زۆر نەرمی پێوە دیار بوو. دیارە ئێستا بۆ نمونە ناوچەی سەلاحەدین
محافظی صلاح الدین ئەگە داوای هەرێمێکی سەربەخۆ دەکات بەیانی بۆی هەیە دیارەش داوا بکات بۆی هەیە مسڵیش داوا بکات داواکردنی ئەو سێ محافظەیە بۆ هەرێمی سەربەخۆیی ئەوە نیوەی کەرکووکیان دابڕی نیوەی ئەو ناوسانەیەکە کێشیان لەسەر نیوەی کوردستانیان دابڕی کاکە سێ بەشێکیان دابڕی باشە دوای چی سەرۆکی هەرێم دەڵێ ئەگەر بێت و ئەوان بەویستی خۆیان بیانەوێ کەرکووک بکەن هەرێمێکی سەربەخۆ یان بیانێ بگەڕێنەوە سەر کوردستان یان بیانەوێ بۆ خۆیان بستنەوە سەر حکومەتی عێراق دیارە تا ئێستا هیچیان نەکردووە ئەگەر هیچیان کردبایە ئەو قسانەی ئەوانە دەکرد بەڕاستی دەبوایە قسەکانی وابە بکوتاتی کەرکووک کوردستانیە بە هیچ شێوەیەکیش قبول ناکەین هیچ کەسێک داوای هەرێمی سەربەخۆی کەرکووک بکات یانە داوای ئەوەی بکات بسترە سەر حکومەتی عێراق بۆ ئەوەی با بتوانن بە تەواوی ئیش بۆ کەرکووک بکەن خەڵکی کەرکووک وای لێ بکەن ئەگەر بە تەواوی دەنگ بداتەوە بۆ کوردستان نەک بڕیاری ئەوەی بدا سەرۆکی هەرێم بڵێ ئێوە خۆتان بڕیاری خۆتان بدەن و ئایا دەبنە هەرێمێکی سەربەخۆ یان ئایا دەبنە دەستنەوە سەر عێراق بەڕاستی زۆر عیبە بۆ سەرۆکی هەرێم ئەو شتانە ئەو قسانە بۆ کاک حسێن ببورە سوپاس پەیوەندێکت هیوادارین ئەم مستەڵەحاتن ئەم دەستەواژانە بەکارنێنێت ئەتوان سەرنجەکانی خۆتان نیشان بدەن بەڵام بەبێی بەکارهێنانێکی مستەڵەحات و دەستەواژەی نەشایستە باڵێ سیروانمان لەگەلە لە شاری سلێمانی کاک سیروانم کاتەوە باش گیانم کاتەوە باش و دەستخۆشی بەرنامەی لێکەم سوپاس وڵای کاکە بەنسبەت ئەو بە ئیدارەکردنی بە سەربەخۆی هەرێمێکی سەربەخۆ لە پارێزگای سەلاح الدین شتێکم پێ باشە و بۆ زۆرم پێ باشە لەبەرەوەی کورد بەخۆیان بچێتەوە چونکە ئەو جێناکۆکانایی بەڕاستی ئەوان تاکە هیچ شتێکیان بۆ نەکردووان تەماشاکەی ئەمڕۆ قیادەی کوردی هەڵەسەیە کە باسەکان دێنێتەوە سەر حکوم بەڕاستی قیادەی کوردی تەماشاکەی باسی کینە کەرکووکە ئەوان خۆیان کەرکووکیان لە کوردستان دابڕانەوە تا دادگای تاوانەکانی کەرکووک هەیە لە کەلارە ئەگەر تۆ کەرکووک بە کوردستان نەزانی دادگای تاوانەکانی کەرکووک چیەکە لە کەرکووک ڕاستێک ئێساکەش زۆربەی کارمەندەکان و خەڵکی هەیە کەوا لە هەولێرن سەر بە ئیداری هەولێرن ئەوان خۆیان نانەر و کەرکووک گرێتەوە سەر کوردستان بەڕاستیوانەی ستای بۆ خەڵکی کەرکووک ناکانی چیان نەکردووە بەڕاستی کە سەرۆکی هەرێمەڵەیە ئەگەر خەڵکی کەرکووک بڕیار دەن ئەی باشە تۆ ئەو خەڵک ئەو عالم هەموو بە کوژداوە ئەی باشە لە پێناکەرکە بە کوشتن نەداوە تۆ ناڵی کەرکووک دڵی کوردستانە بەڵێ باشە کە بۆ شێوەڵی کەرکووک دڵی کوردستانە ئەی ئێستاکە بۆ داوا لە خەڵکەکە یارنی زۆر بەڕاستی شتێکت نەکردووە لەو قەرارانەی خۆ پێشمەدا داواکان لە سەرۆکی هەرێم بێ داوای لەبردنەوە خەڵکەکە بەڕاستی بڵێ من ئەوەم وەکو شعارێک کە بەرزکردێتەوە بڵم کەرکووک دڵی کوردستان بەڵێ کاکی سیروان ببوورە دیارە کاتێکە من بەرەو کوتای هەروات سەرنجەکانت گەیشتن دووسکی دووە ئەنکۆ داوی پەیوەندی لە باژارە دووەکێ کاک دووسکی دەم باش دەم باشتر و خۆشتر بەڵێ کەرم کرد بەێ ڕاستی سەریدارە سەربەخۆ ئەس بینم مشکلات کوردە ماستە لێهات سەرچە ئەساس بگم کە کوردە یعنی هەندێک حجم هەبوو لەوە دەڤێرا بەێ پشتی بیتایی دارە سەربەخۆ ئەو پارێز ئەو دارە پارێزگایە بسيطرة كامل سر منطقة كان يكرد ده كرد بنا ايكش اقليات شوي بارزگاه يعني ده في سرو بري از بينم قضيه كردي هماتك چون ويت هم خاطر خوش وان ده ورا خود يعني تشت هكو هندريش بو ما ده فضل چل حتى نكه هندريش بوي افتش تجي ده قومي بلا مردانا با پیش جاوت خو کو ده افتش تا قومي ده بيت اداره سربخو 2 ماهی که ده مشکلات کرد مصل تو او ده ور هماده چند نامی نسر اقلیم هرم اخرینه دوی چارچوبیدا تو کو هاوڵاتێکی کورد کە تۆ وەسا دەبینی کە دەبەرە دێژدەشن پێشنیاراتە چیە با گەلو چ ڕێ چارەسەرێندی هەنە بۆ چاتکە چارەسەرکردنەوێ مادام مادێ 140 کوتەگوتی چ ئالتەرناتیڤێک و تۆ ئاشکراتێکی ئەوەیە کو دەبەرە ئەمە بەیەکجاری دەستمە بچن وەکو هەرێمی سەربەخۆ پارێزگایان سەربەخۆ لە وەرچێ دیکەن گەلو ئالتەرناتیڤ چیە ڕێگە چارە دیتن یا بەدیل چیە بله فتم نهیلین بتا اداره سربخو اشتی میسل مثلا صلاح الدین يعني بتا اداره بک سربخو ام نشینی دی چه کارات و منطقه داد کنی کردی بله کاک دوسکی بله سرنجه گشتن ببره دیاره دویا دمیه کاک دوسکی لدهوکه بله تماشاواننجا زریا زیزو علی هەنگاوێکی گرنگە بۆ ناوچە ناکۆکە کاتریش کاتێ وهاتووە سەربەخۆی خۆیان ڕابگەینن هەروەها ئەڤین ئامێدی ئەڵێ وەختێ مقتەدا سەدر عاجز دەبێت یا فایدەیە بوومە کوردایە بەڵێ تەماشاواننجە بێگومان مقتەدا سەدر ڕازی ئەوەی دینە بۆ بەیاننامەی دەرکردووە لەسەر بڕیاری ئەنجومەنی پارێزگای سەلاح الدین کە ئەف بڕیارێکی خراپ یا شاش دەبی دەمیدا دەدەزانین
بله تماشاوان اینجا گلک داخل لبرین جان همی حوالان که حکومت لسر طور کمالاتی ناردن جبر کو لبر نبونا آدمی هم نکارین هم یا بخونی لی همی دل برچا فرگین لخالک اندهاتی امی وکو پیویج جبانده حیا صبحی افکار مشان عدل خدمت و ادبه نرشاد و بختوار بند